Hey, what's up guys? Welcome back to Learn and Explore. منیان خوشحالم گەڕام وڵاتان لە ڤیددیویەکی نەدات تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ساڵی 2025 ئەمڕۆ ڕۆژی حوتەمە. جاگەر توانیتان ڤیددیۆکە لایکێک بکەن و توانیشتان لەگەڵ هاوڕەکانتان شێری بکەن بۆی هەمتوانەوەش سوودی لێوە بگرن و هەم ڤیددیۆکەش بە زۆرترین خەڵک بکات. جاو فەرمودەیە کە بۆ ئەم ڕۆژەڵام ژاردو ئەمێ. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, He is not one of us who does not show mercy to our young ones and respect to our elders. جا لە ڤیددیۆکانی پێش شەماڵتان ناوی ئەوە وتومە کێ لە فەرمودەکە تێگەشتریاوەیە کەس لی تێ نەگەشتووە یان تااقەتتان نیە کۆمنت دروستن. جاگەر بۆ ئەمە لی تێگەشتون کۆمنتتا پێم بڵێ بزانم لەمانەکەی تێگەشتون و ئەگەر تێش نەگەشتون با پێکەوە بیگەینەوە کوردی. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, پێغەمبەر محەممەد درود و سەلامی خوای لێبێت ئەفەرمێت He is not one of us. ئەو یەکێک نییە لە ئێمە. Us واتە ئێمە. He is not one of us. ئەو یەکێک نییە لە ئێمە. Who does not show mercy to our young ones. Who ئەو هواگەڕێتەوە بۆ هیەکە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێن ئەو یەکێک نییە لە ئێمە کە ئەو هواتە کە بەڵام بۆ کەس بەکارێت کە ئەگەڕێتەوە بۆ هیەکە یەکێک نییە لە ئێمە کە ڕەحم یا بەزەی پیشان نایەت to our young ones بۆ گەنجەکانمان یان بۆ مناڵەکان. ئەمە لێرە هاتوین بۆ مانە یان خۆی بە مانای گەنجێت مانای دیاریکراوی یان واتە گەنج. بەڵام لێرە لە فەرمودەکەی ئەو بەسپی ئەو کەسانەیە کە تەمەنیان لە خوار تەمەنی خۆیەتی تر مەسەلەن یان ئەگرێتەوە تینەیج واتە هەرزەکار ئەگرێتەوە چیلدرن واتە مناڵ ئەگرێتەوە هەموو ئەگرێتەوە. بەڵام مهمەوەیە کە تەمەنی لە خوار تەمەنی خۆیەوە بێت کەواتە یەکێک نییە لە ئێمە بە مانای فەرمودەکە یەکێک نییە لە ئێمە ئەو کەسی کە ڕەحم و بەزەی پیشان نایەت بۆ ئەوانەی کە تەمەنیان لە خوار تەمەنی خۆیەتی یان بۆ ئەوانەی کە گەنجن. And respect to our elders و ڕێزیش پیشان نایەت to our elders بۆ بەتەمەنەکانمان. Elder واتە بەتەمەن. ئەمە یعنی he is not one of us who does not show mercy to our young ones. یان توانین هەر ئاواش بۆ مانایش بڵێنەوە بۆی ڕێکبانەکەی بە تەواوی وەربگرین. He is not one of us who does not show mercy to our young ones. He is not one of us who does not show respect to our elders. کەواتە دوای ڕستەکە بە هەردوو جۆرەکە دابڕێژینەوە بەڵام he is not one of us یەکجار لە سەرەتای ڕستەکەی هاتووە کە بۆ بەشی دووەمی ڕستەکەش هەر ئەگەڕێتەوە. جاگەر پرسیارە شتێکیشتان بۆ شتێک ناڕوون بووە لە کۆمنتان بۆمان بنووسن بە پێی توانام حاولاکەین وەڵامتان بینەوە تاوەکو سبینی و ڤیددیۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.